مێژووی ئەردۆغان و گولەن لە دوو خولەکدا. لە ڕۆژگاری ئێستاماندا لە زۆربەی نووسینەکان سەبارەت بە دۆزی تورکیا و ئێردۆغان و گولەن چەند دەستەواژەیەکی زۆر باو هەیە. ئێردۆغان و گولەن پێشتر هاوپەیمان بوون. ئەم وتەیە هێندە زۆر وتراوە و نووسراوە لە ئەنجامدا وەک ڕاستی لێهاتووە، هەرچەندە لە ڕاستیدا هێندە سادە و ئاسان نییە. گولەن زانا و بانخوازێکی ئیسلامیە کە بیرۆکەکانی لە مامۆستا سەعیدی نورسیەوە سەرچاوەی گرتووە، ئەویژێکێکە لە ناوەهەرە دیارەکانی شارستانیەتی ئیسلام لەم سەدانەی دواییدا. بە هەمان شێوەی نورسی، گولەنیش هەمیشە دژی تێکەڵکردنی ئاین بۆ بە ئایدۆلۆژیای سیاسی و پشتگیری لە دیموکراسی و ئازادی کردووە بەبێ ئەوەی دژایەتی هیچ لایەنێکی سیاسی دیاریکراو بکات و هەرگیز هیچ بەرژەوەندیەکی تاکەکەسی لەگەڵ هیچ لایەنێکی سیاسیدا نەبووە. گولەن هەموو کات وزەی خۆی تەرخان کردووە بۆ بواری پەروەردە و خزمەتکردن و زۆر بەبایەخەوە هەستی بە زۆربوونی جەمسەرگیری کردووە لە تورکیا، هەر بۆیە بزاوێکی دامەزراندووە بۆ دیالۆگ و لێبوردن لە نەوەدەکانی سەدەی ڕابردوو. و گولەن بووە هۆکار بۆ لێک نزیکبوونەوەی سیاسەتمەدارە تورکەکان لە ڕاست و چەپ وەک بەشێک لە کارەکانی لە بواری دیالۆگدا. کۆبوونەوەکانی تەنها لەگەڵ سیاسیەکاندا قەتیز نەبوو. گولەن لەگەڵ چەندین وەرزشکار و ئەستێرەی سینەمایی و هونەرمەند و تەنانەت لەگەڵ سەرکردە مەسیحی و جووەکانیش کۆبوونەوەی کرد. لە ساڵی 1998 گولەن سەردانی پاپای ڤاتیکانی کرد وەک هەنگاوێک بۆ ئەوەی دیالۆگەکان بەرەو قۆناغی بەنێودەوڵەتی بوون ببات. بە هۆکاری هەوڵەکانی لە بواری دیالۆگدا، گولەن خۆی دوورگرت لە سیاسیە ئیسلامیەکان. لە ساڵی 1996 نەجمەدین ئێربەکان سەرۆکی دیارترین پارتی ئیسلامی بوو بە سەرۆکوەزیرانی تورکیا. ئێردۆغان لەو کاتەدا سەرۆک شارەوانی ئیستانبول بوو لە سەرحسابی پارتەکەی ئێربەکان. ئێربەکان لەو کاتەدا یەکێتی ئەوروپای بە مەسیحی ناودەبرد و هەوڵی دوورخستنەوەی تورکیای دەدا لە یەکێتیەکە. گولەن بە ئاشکرا دژی وەستایەوە وتی نابۆ گەڕانەوە دواوە لە دیموکراسیەت و پێشنیاری پتەوکردنی پەیوەندیەکانی تورکیای کرد لەگەڵ یەکێتی ئەوروپا. ئەمەش دەبێتە هۆی یارمەتیدانی تورکیا بۆ کرانەوەی زیاتر بەڕووی جیهاندا و هۆکارێکیشە بۆ بڵاوبوونەوەی ئاشتی لە ناوچەکەدا. لە 2002 لە پاش چەند زنجیرە ڕووداوێک ئێردۆغان پارتەکەی ئێربەکانی جێهێشت و ڕایگەیاند کە ئەو وازی لە پارتە ئیسلامیەکە هێناوە بۆ نزیکبوونەوەی زیاتر لە دیموکراسی. ئەمە تەنها بانگەشە نەبوو. حەزبەکەی ئێردۆغان ئاکەپا پەیڕەوێکی دیموکراسی و ئەوروپی وای ئامادەکرد کە لە مێژووی تورکیادا هاوێنەی نەبوو. سەرنجی زۆرێک لە سیاسە گرنگەکانی لە ڕاست و چەپی بەلای خۆیدا ڕاکێشا. پاشان ئەم پەیڕەوە و پرۆگرامە سەرکەوتوانە جێبەجێکرا. میدیا و ڕێکخراوەکانی سەر بە بزاوەکەی گولەن بە تەواوی پاڵپشتی پرۆسەکەیان کرد. وەک چاوەڕوان دەکرا زۆربەی پارتە لیبرال و دیموکراتەکانی تورکیا بە هەمان شێوە پاڵپشتی ئێردۆغان بوون لەو ماوەیەدا. بەهۆی ئەم هەوڵانە و چەندین کاری خۆماڵی جوانتر، سیاسەتەکانی ئەکەپە لەلایەن سەرکردەکانی ڕۆژئاواشەوە پاڵپشتێکی بەهێزی لێکرا. کاتێک ئێردۆغان ئاماژەی بەوە کرد کە دەگەڕێتەوە سەر سیاسەتەکانی پێشووی، گولەن یەکەم کەس دژی وەستایەوە. نمونەیەکی زیندوش بۆ ئەوە نیگەرانی گولەن بوو سەبارەت بە کەشتیگەلەکانی غەزە لە 2010. کەواتە ئەم دەستەواژەی هاوپەیمانی پێشوە لەکوێوە هات؟